ئەمڕۆ بۆ یەکەم جار فێستیڤاڵی ترێ لە سنووری قەزای ڕەواندز ئەنجامە درێت کە فێستیڤاڵەکە بۆ ماوەی یەک ڕۆژ بەردەوامە بێت زیاتر لە 30 جوتیاری سنووری قەزای ڕەواندز ئەمڕۆ لێرە بەشدارن ترێکانیان نمایش کردووە زیاتر لە 6 جۆری ترێی جوتیارانی سنووری ڕەواندز لێرە نمایش کراون خەڵک دێ سەردانیانەکەت هەم خەڵک لیانەکرێ هەم جوتیاران نمایشی ترێکانی خۆیانەکەن من قسە لەگەڵ بەشێک لەو جوتیارانە ئەەکەم قوربان سڵاوت لێبێ ئەم جۆرە فستیڤاڵانە تا چەند گرینگە بۆ ئێوە بۆ وەڵای لۆ مەنتیقەیمان لۆ قەزای ڕەواندز ترێکی حەد زۆری لێە جۆرەکانی ترێ بە تایبەتی ترێ ڕەش ترێکی زۆر باشە هەم لۆ شەربەت هەم لۆ مێوش هەم لۆ دۆشاو ئەگەر بێت و حکوومەتی هەرێ معمەلێکمان لۆ دانێ ئەو ڕەزوو باغ و ئەوانە فەلاعەکان بەرەو پێشەچن مەسەن هەم وارداتەکەیان لۆ زیادە بێ هەم خزمەتەکە ڕەزەکان بەس ئەگەر بێت و معمەلچی دانەنێن ئەو تێڕەشە بە خەسارەتی لە هەولێری نافرۆشێ ڕوایتە بێ ئێستا کێشەی ساغبوونەوەی بەرهەمەکانتان هەیە بەرێ هەیتمان ئەگەر بێت و مەسەن ئەو تێڕەشە ئێستا 400 دیناریەکە لە هەولێری 500 دیناریەکە ئەگەر بێت و معمەلێکمان لۆ دانێ زۆر میمە داوا لە حکوومەتیەکەین ترێکانی زۆرن جۆرەکان ئەوە ڕەشە ڕەشمیریمان هەیە تۆریمان هەیە پەسیرانەیمان هەیە سپیمان هەیە ترێکان زۆر بێعەد ئەو ترێ هەمووی هەری ئەو سنوورێوانی هەری هەمووی قەزای ڕەواندزە بڵێ ماویلیانە گەرەوانە سەرانە بنمێردە فەقیانە خانەقایە وەرتەیە کەڵێتەیە ئەوانە هەر هەمووی ترێ ڕەش و ئەوانیان زۆرە زۆر بەخێر بێت بەڵێ وەکو هەیە بڵم جوتیاران لێرە ترێی خۆیان نمایش کردو ئەمە یەکێکە لە ترێ جوانەکانی ئەم سنوورە ینی ترەیەکە هەم دنکێکی گەورە هەیە ئەم ترەیەکی جوانە قوربان سڵاو لێبێ هی تۆ ئەم ترەیە بەڵێ ئەمە جۆرێکی ترێگەر ئەوە ڕەشمیریەوە ئەو ڕەشمیریە ترێکی زۆر بەم قاومێ دنچی ڕەخترە لە ئیدی و ئەوەی زۆری هەیە لۆمانەوەی ینی ئەتوانی زیاد لە 20 ڕۆژ لەناو سەلازی لە ماڵی هەری گری خەرا نابیەوە ئەوەش ڕەشە ترێی ڕەشیش بجگە لەوەی کە بە بازاڕەکرێت و ئیسفادەی لێکرێ دۆشاوی لێ دروستەکرێ شربەتی لێ دروستەکرێ مێوژی لێ دروستەکرێ ینی ئیسیفادەی زۆری هەیە بەڵام ئێستا بە هۆی نەبوونی کارگە لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران دەبی لێرە بین لۆ هەولێرێ لەوێش پارەشی ینی لۆ ناکە فەلاعەکانمان بە زۆری زەرمەند دەبن ستا لێرە ڕائەبێوێت ئەو ترێ جوانە بەهۆی نەبوونی کارگە و ئەوەی ناکە ینی 300-400 دیناری زیاتر ناکات بەو سیرانەش بەڕاستی ینی فەلاعەکان زەرمەند دەبن سنووری ئیدار قەزای ڕەواندزیش بەگشتی و دۆڵی ئاکۆیان بە تایبەتی ترێکی یەکجار زۆری لێە زیاد ساڕانە لە 500-600 تەن ترێی ڕەشی لێە جگە لە نەوعەکانی دیکە یعنی ئەگەر بگرێ و کارگە کەبایە هەم وەکو حکوومەت ئیسیفادەی لەو کارگەیەکە تا ئەمەش وەکو خەڵکی منتیقە و فەلاع ئیسیفادەن لێ